بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش بینەرانی ئەزیز لە ئەڵلقەیەکی تری پۆدکاستی چارەخانە گەڕاینەوەلاتان ئەو پۆدکاستی کە تیایدا زانستی پزیشکی لەگەڵ ئەزمموی پزیشکی دایک دەکردنەوە ئەمڕۆ باز لە تەوەرێکی زۆر گرنگ دەکەین ئەویش نەخۆشی ڕەبۆیە هۆکار و چارەسەریەکانی ئەم نەخۆشیە بە وردی گفتوگۆ دەکەین بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەیاد سەمین فەرەجمان کردووە کە پسپۆڕی وردی سینگ و هەناسەیە بەخێر بن کاک دکتۆر ئاودانتان کردەوە کاک دکتۆر ئەگەر بە گشتی باسی نەخۆشی ڕەبۆ بکەین نەخۆشی ڕەبۆ چییە؟ بەڵێ خۆی ئەگەر لە ناوەکەیەوە دەست پێ بکەین کەلیمەی ڕەبوو کەلیمەکی عەرەبیە بە ئینگلیزیەکەی بە نەخۆشی ڕەبوو دەگوترێ ئەسما ئەو ئەسمایە کە تەرجمە کرایە بە عەرەبی ناوی کەلیمەی ڕەبوویان لێنایە کەلیمەی ڕەبوو لە عەرەبیە بە معنای هەناسە تەنگیری ئەواتە پشی سوار بوون ئەوە وەکو با بڵین تعریفێکی نەخۆشیەکە نەخۆشەکە بریتیە لە هەستیاری بۆ ڕێی هەناسە یاخود ڕێڕەوی هەناسە لە بۆ چەند فاکتەرێکی دەرەچی کە ئەو هەستیاریەوە دەکات نەخۆشەکە تووشی هەناسە تەنگی و کۆخە و بەڵغەم و سینگەشە بێت. زۆر چاکە هۆکارەکانی نەخۆشی ڕەبۆ چیە هۆکارە سەرەکیەکانی ئەم نەخۆش؟ هۆکارەکان هۆکاری زۆرن ئەمە بەنگلیزی پێی دەڵێن مەڵتی فەکتۆریەڵ یان کەواتە یەک هۆکار نییە هۆکاری بۆ ماوەی هەیە واتە گەر هاتوو یەکێک لە خێزانەکان هەیبوو ئەندامەکانی دیکە لەوانەیە توش بن وەکو مەسەلەگە داکو یا باب هەیبی منداڵەکان لەوانەیە یاخود خاڵ لە بنەماڵەکە ئەگەر هەبێ احتیمالی هەیە. خاڵی دووەم ینی هۆکاری دووەم هۆکاری با بڵێن بوونیەویە ئەوە بە تایبەتی منداڵ ئەگەر ناکامبی یاخود تووشی کێشەی ئیلتیهاباتی سیەکان بی لە کاتی منداڵی مەسەلەن داخلی خود دەجوشتیوابی یاخود داخلی چاودێری چڕبێ بە هۆکاری کێشە لە هەناسەوە ئەو نەخۆشە لەوانەیە لە دوا ڕۆژە تووشی نەخۆشی ڕەبوو بێ و هەروەها بەکارهێنانی زۆر دەرمانی دژە بەکتریایەکان لە بیدایی تەمەنە ئەوە شک لە هۆکارەکانە. هۆکاری تر ئەوەیە کە هەندێک مەواد هەیە ئەگەر هاتوو ئەو نەخۆشە ینی ئەو کەسە ئەو مەوادانەی پێکەت ئەوە تو لەوانەیە تووشی ڕەبووی بکە وەکو مەسەلەن بەنگلیزیەکەی پێی دەڵێن ئۆکیپەیشنەڵ ئەسما یعنی ڕەبووی ئیشکردن لە جێ ئیشەکە مەسەلەن بۆن منە ئەوانەی لە نانەوەخانە ئیش دەکەن دووکەڵی ئارد ئەگەر هەڵمژن لەوانەیە توش بن یا مەسەلەن ئەوانەی ئیشەکان لە ناو تەپ و تۆزە یا مەسەلەن لە مەعمەلێک موادی کیمیاوی بەکاردێ وەکو مەسەلەن مەسفای نەفت و ئەو شتانە یعنی ئەتوانین بڵێن ئەمانە وروژێنەرن بۆ توشبوون بە نەخۆشی وروژێنەریشن و هەندێک جاریش بەخۆیان دەبنێت هۆکاری دروستبوونی ئەی نەخۆشەکە نیتی لە پێشەوە ئەو وروژێنەرانە ئەوەیە کە نەخۆشەک هەیبی و ئەوانەی پێ بکەوێت توشبی بەڵام نە ئەوە هەر لە سەرەتاوە ئەوانە دەبنە هۆکار لە بۆ توشبوونی نەخۆش بە نەخۆشی ڕەبوو. زۆر چاکە ئەی هۆکارە ژینگەیەکان تا چەند تەسیریان هەیە؟ هۆکارژی تەوانەوە هۆکار ژینگەیەکان ژێک لە هۆکارەکانە بەتایبەتی دووکەڵی سیارە دووکەڵی هەردوو کەڵک بێ ینی سەرچاوی هەردوو کەڵک بێ مەوادی کیمیاوی هەر مەوادە کیمیاویەک بێ لەوانەیە هەم ببتە وروژێنەری ئەو نەخۆشانەی کە هەیتیان و هەمیش دەبتە نەخۆشی ڕەبوو بەخۆی دەبتە نەخۆشی ڕەبوو پێی دەڵێن ئۆکیپەیشنەڵ ئەسما ینی ئیشەکەی وەدەکا ئەو جێگایەکە لێیتی وە دەکات کە نەخۆشەکە تووشی ڕەبوو بێ. زۆر چاکە کاک دکتۆر بەکارهێنانی بۆن تەسیری هەیە؟ بۆن یعنی هەتا نەسەن بنەوە ببتە هۆکاری ڕەبوو بەڵام یەکێک لە فاکتەرە وروژێنەرەکان یانەگە نەخۆشەکە هەیبێ بە تاکید بۆنی بەقووەت بەکاربینی بە تایبەتی بۆنی بخۆڕ و ئەوانەی تەبیعیەکان کە زۆر بەقووەتە وە دەکات کە نەخۆشەکە تووشی حاڵەتی لە ناکاوی ڕەبوو بێت. زۆر چاکە ئەی نیشانەکانی نەخۆشی ڕەبۆ چییە؟ نیشانەکانی وەکو باسمان کرد بەخۆی ناوەکەی ڕەبوو لەوە هاتێکە هەناسە تەنگیە کەواتە نیشانەی سەرەکی هەناسە تەنگیە و پشی تەنگیە کۆکە و یاخود بە بەڵغەم یا بەبێ بەڵغەم بەڵامەکەش زۆر جار ڕەنگی زەردە سپیە و لەوانەیە التیهاباتیشی تێکەڵ و هەندێک جار ڕەنگی کەسکیش بێ و هەناسە ئەوە سینگێشە یعنی نەخۆشەکە هەست دەکات سینگی قورسە شتێک لەسەر سینگیتی ناتوانێت هەناسی بجوانی بخواتەوە و کۆتا نیشانە هەندێک جار نەخۆشەکە هەست بە دەنگ دەکات لە سیەکانی پێی دەڵێن خیزە خیزیە خود دەنگی وەکو دەنگێکی مۆسیقا لە دەنگی لە سینگی دێت ئەوانە نیشانە سەرەکیەکانی نەخۆشی ڕەبووە.
زۆر چاکە. کات هیچ کاریگەریەکی هەیە لەسەر نیشانەکانی نەخۆشیەکە، ینی وردە بەرەو خراپتر بوونی بەرێت؟ بەتاکید نەخۆشی ڕەبوو یەک نەخۆشی نییە بڵێن ئەوە ڕەبوویتی و خلاصتەوە نەخێر. ڕەبوو چەند جۆرێکمانەیە، هەمانە وەرزیە، یعنی مەسەلەن بە زستانان یا بە هاوینان نەخۆشەکە توش دەبی. هەمانە لە کاتی ئیشکردن کە باسمان کرد، یعنی کە نەخۆشەکە دەستە سەرکار ئەو ڕوژێنەرانەی کە لەوەیە نەخۆشەکەی لە بۆ دێ، بەڵام پاشەوی هیچ کێشەی نامینێ. ئەوە لە سەرەتا تەبان هەندێک نەخۆشەیە فترە نەفترەیە، یعنی بەبێ هۆکار ئەوەی با بڵێن حاڵەتی تێکچوونی هەناسەی لە بۆ دێ و پاش فترەك نامینێ، دەبینی مەسەن بە ساڵ کێشەی نییە، پاشەوی لە ناکاوتژێ. حاڵەتی دیکەمان هەیە نەخۆشەکە لە کاتی وەرزشکردن هیچ کێشێکی نییە، بەڵام کە وەرزش دەکا، یعنی با بڵێن جودێکی بەدەنی دەکا یاکوت حرەکەی زیاد لە حەد دەکا، یەکسەر نیشانەکانی لە بۆ دێ، بەڵام کاتی ئاسایی هیچ مشکلەی نییە. و حاڵەتیشمانەیە بە دەرمان، بە تایبەتی دەرمانی ئازارشکێنەکان وەکو ئەسپرین و پرۆفین و ئەوانە، ئەو چ بە دەرزیبی چ بە حەبێ نەخۆشەکە ئەوەی لە بۆ دێ. و کۆتە حاڵەت ئەوەیە کە نەخۆشەکە دەبتە درێژخایەن، بە هەموو کاتێک نەخۆشەکە نیشانەکانی هەیە و دەبی چارەسەری بەردەوام وەربێت. باشە، چۆن کەسێک بزانێت کە ئەم کەسە یعنی پەتایەکی وەرزی سادەی هەیە یا بەڕاستی نەخۆشی ڕەبۆی هەیە؟ چۆن هەست بۆ شتەکە؟ خۆی ئەمە لە زانستی پزیشکیە نیشانەمان هەیە. نیشانە ئەو نەخۆشی کە نیشانەی هەیە شەرت نییە ئەو نیشانانەی هەبی، یعنی ئەو نەخۆشیە هەیە. لەبەرەوەی ئەو نیشانانە لە نەخۆشی تریش بەدەردەکەوی، فلەبەرەوە تۆزێک زەحمەتە لە بۆ نەخۆش چارەخواز بتوانێت یەکلای بکاتەوە ئایا ئەوە ڕەبۆیان، دەبی لەلایەنی دکتۆری پسپۆڕ هەڵی بسەنگێنرێ و بزانێ ئایا ئەوە ڕەبۆیان. لەبەرەوەی ئەو نەخۆشانەی کە ڕەبویان هەیە وەکو گوتمان هەندێک جار ناو بەناوە، ئەوەی کە درێژخایەنە ئەوەی چەوە دیارە، ینی بە هەموو کات نیشانەکانی هەیە ئەگە دەرمان وەرنەگرێ، بەڵام ئەوانەی کە ناو بەناوە نا دیار نییە، لەوانەیە پەتایەکی وەرزیبی، لەوانە شەڕ ڕەبووبی. لەبەرەوە ئەوە دەبی دکتۆری پسپۆڕ یەکلای بکاتەوە بە نیشانەکانی زەحمەتە، چونکە نیشانەکانی ڕەبوو باسمان کرد کە وتمان کۆکەیە، کۆکە مۆکاری ترمان زۆرە، هەر لە پەسیوە و هەڵامەتەوە هەتاوەکو سەرەتان کۆخە دروست دەکە، هەناسە تەنجی عینیوە، لەوانەیە نەخۆشی دڵبی، لەوانەیە کێشەی دیکەی هەبی نەخۆشەکە. فلەبەرەوە مناتانی بەس بە نیشانەکانی بڵین ئەو نەخۆشی ڕەبووی هەیە. زۆر چاکە. ئێوەی پزیشکی پسپۆڕ چۆن نەخۆشی ڕەبۆ دەستنیشانەکەن؟ ئایا هیچ باڵێن پشکنینێکی تایبەت هەیە بەم نەخۆشیە؟ بەڵێ، بەنسبەت دەستنیشانکردنی زیاتر احتیمال دەکاتە سەر نیشانەکانی، بەڵام نیشانەکان دەبی دوو شەرتی تێدابی. یەکێکیان ئەو نیشانانی کە باسمان کرد نەخۆشەکە هەمووی هەبی، کۆکەی هەبی، هەناسە تەنجی هەبی، بەڵغەمی هەبی و خیزەخیزی سینگیشی هەبی، ینی دەنگ لە سینجەوە بێ، و ئەو نیشانانە یا بەردەوام هەیبی یا ناوبەناو توش بێ، مەسەلەن مانگی جارێک، دوو مانگ جارێک، سێ مانگ جارێک دووبارە ببتەوە. ئەگەر ئەو با بڵێن ئەو شرطانی تێدا بوو، ئەوە ئەمە دەتوانین بڵێن 195 نەخۆشی ڕەبووە. بۆ تاکیدکردنەوەی بە تاکید پشکنینمانەیە، پشکنینەکانیش بریتین لە با بڵێن ئەشعەی سنگ، ئەشعەی ڕەشوسپی، و هەروەها بەجێگەیاندنی فەرمانی سیەکان کە پێی دەڵێن پەڵمەنی فەنکشن تێست، و هەروەها فەحسی خینمان هەیە، و هەروەها فەحسی بەڵغەمیشمان هەیە. ئەوانە هەمووی دەتوانین با بڵێن ئەگەر نەخۆشەکە لەو نیشانانە با بڵێن لەو پشکنینانە دەرچوو کە نەخۆشی ڕەبووی هەیە، ئەو وەختی دەتوانین بڵێن نەخۆشی ڕەبووی هەیە. بەڵام بە شێوەیەکی گشتی لەبەرەوەی نیشانەکانی دیارە و دووبارە دەبتەوە، ئەمە 190 دەتوانم بڵێم با بڵێن پشت دەبەستین بە نیشانەکانی بۆ دەستنیشانکردنی. زۆر باشە کاک دکتۆر. هیچ کەیسێکتان هەبووە هات بێت ترسا بێلەوەی ڕەبۆی هەیە دوایش دەرچوو بێنە خێرتەنها پەتایەکی وەرزیە یان کۆکەیەکی ئاساییە شتێکی ئالە و بابەتە؟ یعنی تێکەڵیان کردبێت؟ خاڵێکی زۆر مهمە، زۆر نەخۆشەیە دەستنیشان کرایە بە ڕەبوو و چارەسەریشی وەرگرتیە بۆ ماوەیەکی زۆر، نەخۆشەیە بە ساڵ عیلاجی وەردەگری و بە هەڵە وەریگرتیە، دەستنیشانەکە غەڵەت بووە. بەتاکید وا باشترە هەر نەخۆشیەک بێ دەستنیشانی لەلایەنی پزیشکی پسپۆڕەوە بی باشترەوە بی چارەخوازەکە تووشی با بڵێن هەم هەڵەی چارەسەر و هەم هەڵەی دەستنیشانکردنیش نەبی. زۆر چاکە کاک دکتۆر. چارەسەرەکان بۆ نەخۆشی ڕەبۆ چین؟ ئایا نەخۆشی ڕەبۆ نەخۆشیێکی درێژخایەنە و چارەسەری نییە؟ ئەکرێ ئاوا بڵین یان بە پێچەوانەوە مادەم نەخۆشی ڕەبۆ نەخۆشیەکە پێویستی بە چارەسەر هەیە هەتا وەلو ئەگەر نەخۆشیێکی درێژخایەنیش بێت؟ بەڵێ، بەخۆی وەکو لە بیدایە باسم کرد نەخۆشی ڕەبوو دووسێ جۆرمان هەیە. ئەوەی کە لە کاتی ئیشکردنە
ئەگەر واز لە ئیشەکەی بینی هیچ مشکلێکی ناوی ینی ئەو با بڵێن ئەو ژینگەی کە تێیدایە توش مەسەن بۆ نمونە نانەوایە ئەگەر واز لە ئیشەکەی بینی یا مەسەن لە جەیەک ئیش دەکا دووکەڵی زۆرە ئەگە واز لە ئیشەکەی بینی سەتانەوەیان چاکە بنەوە پێویستی بە چارەسەر نییە ئەگەر ئەو جۆرەی بیکە لەگەڵ وەرزش ئەوە دەکات بەس لە کاتی وەرزش پێویستی بەوە چارەسەر وەربگری ئەگەر ئەو نەخۆشە با بڵێن ناو بەناو توش دەبی ئەوەش عینی کە وەختە توش دەبی چارەسەر وەردەگرێ و هەفتەك دە ڕۆژە و چاکە بێت و پاشەوەی پێویستی بە چارەسەر نییە ئەوی کە پێویستی بە چارەسەرە ئەوەیە کە دەبتە درێژخایەن یا زوو توش دەبی ئەوانە پێویستیان بە چارەسەری درێژخایانە چارەسەری بنبڕی نیە نەخێر وەکو نەخۆشی زەخت و شەکر و دڵ دەبی نەخۆشەکە دەرمان وەرگێ کۆنتترۆلی نەخۆشەکەی بکە ئەگەر دەرمان ینی چارەسەر وەرنەگرێ و کۆنتترۆلی نەخۆشەکەی نەکە بەتەکیید دەرهاویشتەی خراپی دەبی زۆر چاکە یەکێک لەو شتانەی کە زۆر جار توشبوانی نەخۆشی ڕۆبۆ تێکەڵی ئەەکەن بابەتی بەخاخەکانە ئایا چەند جۆر بەخاخمان هەیە و جیاوازی نێوان ئەم بەخاخانەش چین بەڵێ بەخۆی بەخاخ بۆ وایە نەوعی زۆرە بەخاخ دوو جۆری سەرەکی بەخاخمان هەیە بەپێی ئەو میکانیزمەی کە دەرمانەکە فڕێدەدا یەکێکیان با بڵێن هەوایە وەکو هەوایە یەکێکشان تۆزە پاودەرە باشە ئەوی هەوایەکە دیارە کە بەکارینانەکەشی دوای ئەگەرەوە بوو باز دەکەین بەکارینانی فەرقی هەیە لەگەڵ تۆزەکە ئەوە دوو جۆر میکانیزمی دەرمانەکە فڕێدانی دەرمانەکە لەناو بۆ ڕێڕەوی هەناسە ئەو دوو جۆرەمان هەیە جۆری سێم عفۆن جۆرەکانی دی ئەتیما دەکاتە سەر ئەو دەرمانەی کە تێیدایە ینی جیاوازێکی لەو دەرمانەیە کە بەتاکیت ئەو دەرمانە بەتاکیت زۆر نەخۆشەیە لی تێکەڵ دەبی ینی ئللا ئەگە دکتۆری پسپۆر نەبێ ئەو بەخاخانە ناتوانێت لێک جاب بکاتەوە لە بڕی هەمووی مادەی باڵێن دەرمانی هەر دەرمانێک و مادەکی تایبەتە و بەکارینانی تایبەتی هەیە یعنی ناکرێت نەخۆشی ڕەبوو بڵێ ئەوە مادام بەخاخە ئیتر تەواوە چارەسەری ڕەبووە بەداخەوە زۆر نەخۆشەیە ئەوها یا مەسەلەن ئەوانەی کە سەیدەرەکان دەرمانی بەبێ دکتۆر دەدەنە نەخۆشی دەڵێ ئەوە بەخاخە و ڕەبوو و خلاص وانە نەخێر وردەکاری تێدایە وردەکارێکە ئەوەیە کە ئەما دەبی نەخۆشەکەی دەستنیشانکەی بزان ئایا چ جۆرەکە کورتخایانە درێژخایانە و بەپێی ئەوە دەبی ئەو بەخاخانە بەکاربێت زۆر باشە کاک دکتۆر تا چەند گرینگە نەخۆش بەخاخە کۆنتترۆلکەرەکان بەکار بهێنێ حتا ئەگەر هەستی بە باش بوونیش کردبوو زۆر بەڕاستی مهمەکەی لە چییە؟ ئەمە باسمان کردوتمان نەخۆشی ڕەبوو هەندێک جار ناو بەناوە ناو بەناو لە بینی با بڵێن ئەو نەوبەی ئەو حاڵەتی کە نەخۆشەکە تووشی دەبی نەخۆشەکە چاکە بێتەوە هەندێک جا بەبێ دەرمانیش چاکە بێتەوە هەر پاش هەفتەیەک دە ڕۆژ بەبێ دەرمانیش لەوانەیە چاک بێتەوە بەڵام کە چاک بووەوە نەخۆشەکە یەکسەر واز دەکات کە باش بوو تەواو پێویستی بە دەرمان نییە فدیسان ئەو حاڵەتی لە دووبارە دەبتەوە ئەگەر ئەوە چارەسەری درێژخایان وەرنەگرێ ئەو حاڵەتانە زیاد دەکات هەتاوەی لێ دەکات دەخاتە حاڵەتێک دەبتە درێژخایان لێ و نەخۆشەکە لەوانەیە ئەو وەختی چارەسەریش کاریگەری نەبی لەسەری فلەبەرەوە زۆر میمە دکتۆر سەردانی دکتۆر بکە ئەوانەی کە نیشانی ڕەبوویان هەیە سەردانی دکتۆری پسپۆر بکاوەبی جای بکاتەوە چ جۆرێکە و چ جۆرە دەرمانێکی پێویستە بەتاکیید وەرگرتنی دەرمان لەو حاڵەتانی کە باسمان کرد کە لی دەبتە درێژخایان دەبی بە بەردەوامی دەرمان وەربگری ئەگەر دەرمان وەرنەگرێ حاڵەتەکانی زیاد دەکا و توندەکەی زیاد دەکا و دەرهاویشتەی خراپشی دەبی زۆر چاکە کاک دکتۆرێکی گلو بیر و باوەڕانی کە لەناو خەڵکا باوە ئەوەیە ئەڵێ بەخاخ بەکارمەهێنە ئەگەر بەکارت هێنا پێوەی ئاڵوودابی تا چەند ئەمە دروستە مۆڵایی ینی بەڕاستەکەی ئەوە جێی نوکتەیە ینی هەندێک شتەیە نەخۆش باز دەکا جێ پێکەنین و نوکتەیە بەڕاستی بەداخەوە یەک لەوانە نەخۆشم هەبووە هاتێ و تێتی وڵات دکتۆرە و بەخاخە و تیتیانەوە غازی سپلیتی تێدایە نازانم ینی بەڕاستی ئەوە تاوانە لە ڕووی شەرعەوە تاوانە لە ڕووی زانستەوە یانە تو هیچ زانیاریەکەت نییە دەربارەی ئەو دەرمانە بۆ نەخۆشی قوڕ بەسەر تووشی کارەسەر دەکەی گەر دەرمانە وەرنەگری تەوان ئەوانەی کە ڕبووی یان هەیە و ناوبەناوی تون دەگرن ینی جاری وایە دەیان باتە مردن نەخۆشەکە تووشی عینایە مڕەکەزە دەبێت چاودێری چڕ دەبی فبەڕاستی ناکرێ یانە تو یعنی هەندێکیان وتیان وڵات ئەوە ئەگەر ئەو بەخاخی بەکاربینی سیەکانت وشک دەبێتەوە یعنی من تێناگەم ینی دەرمان کەی بۆتە ئەوەی کە نەخۆشی تووشی نەخۆشی بکات یعنی سەیرە ینی هەندێک شت بەڕاستی و زۆر نەخۆشیش ئەو حاڵەتەی دەڵێن کۆتا خاڵ کە باست کرد وڵا ئەوە ئالوودە دەبی
نەمزانیت بەخاخ دەرمانی کۆکاینی تێدابی یا هێرۆینی تێدابی یا جگەرەی تێدابی. نێرگلە قەیدی ناکە بخۆ، چونکە نێرگلە تووشی ئالوودەبوونت دەکا، جگەرە تووشی ئالوودەبوونت دەکا، ئەوانە قەیدی ناکە، بەس بەخاخ نابی بەکاربێنی. ئەنی بەڕاستی ئەوە کارەساتە. ئەو زانیاریانە هەر کەسێک بیڵێ بەڕاستی تاوانە بەرامبەر نەخۆش، تاوانە بەرامبەر زانست، تاوانە بەرامبەر دینیش، چونکە ئەتو ئەو نەخۆشە هەر شتێکی بەسەر بێ لەسەر تو حسێبە. ڕجام وایە کە هەر کەسێک زانیاری نییە لەسەر ئەو حاڵەتە بە هیچ شێوەیەک نەخۆش دەستغەڵەت نەدا، ئەوانە دەرمانی ئاساین وەکو هەر دەرمانێکی تر نا ئالوودەبوون توش دەکا، نا ڕابوونی لەسەر دێ. ئەگەر واتەک هەر وەختێک نەخۆشەکە پێویستی پێ بوو بەکاری دەینی، پێویستی پێ نەبوو بەکاری ناینی. بەڵام ئەو نەخۆشانی کە بە بەردەوام بەکاری دەینن وەکو هەر نەخۆشیێکی تر. ئێستا ئایا دەرمانی زەخت ئالوودەبوونە، دەرمانی شەکرە ئالوودەبوونە، دەرمانی نەخۆشەکانی دڵ ئالوودەبوونە؟ نەخێر، نەوەڕۆی نەخۆشەکە پێویستی پێ بە بەردەوامی بەکاردەین. ئەمە با بڵێن هەدەفمان چییە لە دەرمان کە دەدێنێ نەخۆش؟ ئەوەیە یا نەخۆشەکە چارەسەر بکە بە کۆتایی پێویستی بە هیچ دەرمانێکی تر نەبی، یا نەخۆشەکەی کۆنتترۆل کا تووشی دەراویشتەی خراپ نەبی. فلەبەرەوە دەرمانەکانی ڕەبۆشۆک و هەر دەرمانێکی ترە. دروستە کاک دکتۆر، حەزەکەم ئاماژ بۆش بم نەخۆشیش نابێ قسە لە هەموو کەسێک وەرگێ، بێ بچێتە لای پزیشکی پسپۆڕ و قسەکانی لە پزیشکی پسپۆڕ وەرگێ. یعنی ئەوە ڕاستە لە بۆ هەموو نەخۆشیەکان. طبعا ئەمە بەسە باسی ڕەبووی دەکەین. ئەگەر باسی نەخۆشی تیکەش بکەین زۆرە. یعنی من نەخۆشم هەبووە، گەنج بووە، مەسەڵەن عمری 30 ساڵ بوو، زەختی هەبوو، حەبی زەختیماندا بوو، هیچ کێشەی نەبوو، گوتیان عیبات و گەنجی و حەبی زەختی چی و نازام چی و ڕادەی لەسەری و حەبەکەی واز لێبینە جەڵتەلەیدایە فەقیرە ئێستاکە لایەکی شەلەل بۆ لەسەر جێکەتی عمریشی 30 ساڵ. ئێوە تاوانی کێ؟ تاوانی ئەو کەسێکە پێی گوت ئەتو گەنجی پێویستیت بە دەرمانەکەت فڕێدە. فلەبەرەوە ئەوە ڕاستە لە بۆ هەموو نەخۆشیەکان کە ئیشی تو نییە. کوردەواری قسێکی جوانی هەیە، دەڵێ نان بۆ نانەوە گۆشتیش بۆ قەساب. یعنی ئەگەر قەسابێکی بینی نان دروستکانانەکەی پارچە پارچە دەکە. فلەبەرەوە ناکرێنی ئەتو زانیاریت نییە ئەوە مەکەیانی بۆن تو نەخۆشی تووشی دەستغەڵەت دەدەیت. پێی بڵێ ئێستاکە خۆ ئەلحەمدولیلا چ زۆرە دکتۆر زۆرە لە خەستەخانەی حکومی، لە عیادەکان، لە مەراکز سەحیەکان، لە بنکە تەندروستیەکان. سەلام عەلیکوم. وعەلیکوم سەلام کاک دکتۆر، منەوە حاڵەتم هەیە، پرسیاری لێ بکە بزانە دەستنیشان و چارەسەرەکەت دەداتێ. پێویست ناکە ئەتو هەر کەسێک سەلام عەلیکوم وەڵا ئەوە ئەتو زانستی پزیشکی لێ وەرگری و چارەسەر و دەستنیشان و هەم شتێکی لێ بۆ بکە بەداخەوە. یانی دروستە، زۆر چاکە. کاک دکتۆرێکی تر لەو شتانەی کە نەخۆشانی ڕەبۆ لی ئەترسن کۆرتیزۆنی ناو بەخاخەکانە تا چەند ئەم ترسە جێ قبوڵە؟ بەڵێ ئەوە پرسیارێکی زۆر مهمە و خەڵکێکی زۆریش گومانی لەو دەرمانە هەیە. بەخۆی مادەی کۆرتیزۆن بە هەموو شێوەیەک هەیە، بە حەب هەیە، بە دەرزی هەیە، بە مەڵحەم هەیە، بە شروب هەیە، بە لەناو بەخاخیش هەیە. ئەو دەرمانێکی زۆر کاریگەرە کۆرتیزۆن بە شێوەیەکی گشتی، دەرمانێکی زۆر کاریگەرە، بەڵام دەبی لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆڕ حەسرەن بەکاربێت. لەبەرچی چونکە ئەو دەرمانە ئەگەر هەر زیاد ڕێوەیەکی تێدا بکرێ زیانێکی زۆری هەیە لە بۆ نەخۆش. ئەوجە دەرمان وەکو گوتمان ئەمە 3 جۆرە دەرمانمان هەیە کە وەکو گوتمان حەبە، دەرزیە، یاخود پێ دەڵێن لۆکەڵ، یعنی لەو جێی کە نەخۆشیەکەی لێ بەکاری دێنی وەکو مەڵحەم مەسەلەن. عادەتەن دەرمان کەمترین زیانی هەیە ئەو دەرمانانەیە کە لە جێی مەوزوعی بەکاردێ. مەسەلەن بۆ نمونە مەڵحەم و هەروەها بەخاخ. لەبەرچی چونکە بەخاخ بەس دەستە بۆ ڕێ هەناسە، ناستە جێی دیکە. بەڵام حەبەت و خواردت حەب دەستە مەعیدە، لە مەعیدە هەڵدەمژرێ لە بۆ خین، لە بەخینەوە دەڕۆتە هەموو جێیەکان. دەرزی شەرعینی وایە، دەرزی کە لێتدا دەستە ناو خین، لە خینەوە دەستە هەموو جێیەکان. کەواتە کەمترین زیانی مادەی کۆرتیزۆن لە مەڵحەمە و هەروەها لە بەخاخ. لەبەرەوەی بەخاخ ناستە خین و ناستە جێیەکانی دیکە، کەواتە کەمترین زیانی هەیە. ئەدیرۆ بەکاری دێنین دەرمانە ئەتو دەرمان هەموو دەرمانێک بای خۆی زیانی هەیە، بەڵام ئەتو دەرمانێک بەکاردێنی هەم نەخۆشەکە چارەسەر بکە هەم کەمترین زیانی هەبی. فەو کۆرتیزۆنی لەناو بەخاخە کەمترین زیانی هەیە و باشترین چارەسەریشە لە بۆ نەخۆشی ڕەبۆ. زۆر باشە. عفۆن بەس کۆرتیزۆن ئەوەی لەبیر نەکەین بە حەبوو بە دەرزەکەی نەخۆشی ڕەبوو کە بەکاری هینا زیانی سەدقات زیاترە لە ئیسفادەکەی وەکی ئەوەی لە بەخاخەکە. دروستە. زۆر چاکە کاک دکتۆر، لەناو خەڵکا زۆر بۆ نوع باوە کە ئەڵەن ئەگەر کەسێک ڕەبۆی هەبوو نابێ وەرزش بکە. ئەم قسە دروستە؟
خۆی ئەوەی کە چ جۆرە وەرزشێک ئەگەروانیە چ جۆرە وەرزشێک ئەبێت ئەم نەخۆشە ئەنجامی بە شتێکی ئەوەی کە لە بیدای باسمان کرد جۆرەکمانەیە بەنگلیزی پێ دەڵێن exercise induced asthma یعنی نەخۆشەکە بەس لە کاتی وەرزش هەیتی ئەوەی کە ئەو حاڵەتەیان هەیە دەتوانێت ئەو بەخاخی کە تەمان دکتۆرە بۆی دەنووسێنێک بخۆی چارەکە 20 دقه پێش وەرزش دەتوانێت بەخاخێکی لێ بدا وەرزشی خۆی بکە هیچ کێشەی نییە حتا ئەگەر هەر يعني فوتبۆڵە مەسەلەن بڵێن تۆپانەیە هەر وەرزشەکە دەتوانێت بیکە ئاساییە نەوعەکانی دی ئەوانی دی کە بڵێن ڕەبوویان هەیە ئەو چ ڕەبۆکەی ناو بەناوە چ درێژخایەنە ئەوانش دەتوانن پێش وەرزش بە نیو سەعات بەخاخێکی لێ بدەن هیچ کێشیان نییە بە وەرزش بکەن زۆر چاکەم کاک دکتۆر هەر لەو تەوەرەیە یەکێکی تر لە بیر و باوەڕەکان لە ناو خەڵکیە ئەوەیە کە ئەڵێ مناڵ ئەگەر مەسەلەن ڕەبۆی هەبوو بە مروری زەمن و بە گەورەبوونی ڕەبۆی نامێنێ ئایا ئەم شتە دروسە ئەکرێت بەرمەبنای ئەم قسەیە دایک و باو گواز لە کۆنتترۆڵی نەخۆشی ڕەبۆی مناڵەکەیان بێنن و بڵێن ئەو تەمەنی گەورە بوو تا هیچ کێشەیەکی نەماوە بەتەکید بەخۆی ئەو پرسیارە دوو بەشی هەیە بەشێکیان بڵێ وایە ئەو قسەی ڕاستە سەتانەوەتی ئەوانەی کە لە زانستی پزیشکی هەیە سەتانەوەتی ئەو منداڵانەی کە ڕەبوویان هەیە کە گەورە دەبن تقریبا عمری هەرزەکاری ینی پاش 12 ساڵی نامینێ و نامینێ و لەوانەیە نەشگەڕێتەوە بەڵام ئەگەری گەڕانەوەی هەیە لەوانەیە لە هەر عمرێک ئەگەری گەڕانەوەی هەبی بەنسبەت ئەوەی کە دەوازینان لە دەرمان بە هیچ شێوەیە نەخۆش منداڵ بێ هەرزەکار بێ گەورە بێ نابی واز لە دەرمان بینی لە خۆیەوە دەبی دکتۆری پسپۆر بڕیار بدا ئایا ئەوە دەرمانی پێویست نەمایە یاننا فەلەبەرەوە ناکرێت بەخۆیان بڕیار بدەن بەڵام وەکو گوتم بڵێ ئەوە هەیە کە زۆربەیان چاکە بنەوە پێویستیان بە دەرمان نییە بەڵام ئەگەری گەڕانەوەشی هەیە زۆر باشە ئەنێ بێ بەردەوامی لەژێر ڕەچاوی پزیشکی پسپۆر بەتاکید ئەگەر هاتوو پسپۆڕەکە پزیشکی پسپۆڕەکەی خۆی بڕیاریدا کە پێویستی بە دەرمان نیە و تاو چابووتەوە تاو وخوا نەخواستەکە نیشانەکانی گەڕاوە سەردان بکاتەوە بۆ بێ هەڵسەنگاندنی لەوە بکرێت زۆر باشە کاک دکتۆر تا چەند مامەڵەکردن لەگەڵ نەخۆشی ڕەبۆ لە ئافرەتانی دووگیان و مناڵاندا هەستیارترە و ئایا هیچ با بڵێن قورساییەک دروستەکات لە کاتی چارەسەرکردنە خۆی بەتەکید منداڵ ینی هەر نەخۆشیەکی هەبی منداڵ ناسکە و چاودێری زیاتری پێویستە و دووگانیش عینیوە هەر ئافرەتەشی دووجان هەر نەخۆشیێکی درێژخایانی هەبی چاودێری زیاتری پێویستە بەڵام ئەوەی کە لە ڕەبوو ئەمە ملاحەزەمان هەیە لەسەری زۆر جار ئەوانەی ئافرەتی دووجان واز لە دەرمانەکەی دەینی دەڵێ وەڵاوە زەرری لە بۆ کۆرپەلا هەیە بە هیچ شێوەیەک زەرری نییە بەعکسەوە ئەگەر هاتوو دەرمانەکان وەرنەگرێ ئەوە لەوانەیە هەم داکەکە هەم منداڵەکەش تووشی کێشە بن فلەبەرەوە بەبێ دوو دڵی دەرمانی خۆی بەکاربیینی هەتاوەکو حملەکەی خلاص دەبی ئەگەر تاوان لەسەر دەرمانی درێژخایانی ڕەبوو بوو و دەتوانێت سەردانی دکتۆری خۆی بکە هەڵسەنگاندنی لە بۆ بکە منداڵیش عینی هەروە چۆن پێی گوتراوە دەرمانەکان بەکاربیینی ئەوە بەکاربیینێ دەرمانەکان وەکو گوتمان زۆربەیان بە تایبەتی بەخاخ و حەب هەندێک جۆر حەب نەکەمویان ئەوانە هیچ زەرەر و زیانێکی ئەوتۆی نییە کە جێ ئاماژەبی بە پێچەوانەوە ئەگەر دەرمان وەربگرن چارەسەر وەربگرن هیچ کێشەیەکیان نابی ئەوە بالمناسبە ئەو خاڵە با لەبیر نەکەم نەخۆشی ڕەبوویەکە کە لەو نەخۆشانەی کە یاخود بڵێن حساسی قەسەباتوانە یەکێکە لەو نەخۆشانەی کە نەخۆشیەکی زۆر کەم زیانە ئەگەر هاتوو نەخۆشەکە دەرمان بەڕێکوپێکی وەربگری ژیانی ئاسایی خۆی دەکا تووشی هیچ کێشەکی و دراویشتێکی خراپ نابی زۆر چاکە کاک دکتۆر لە کاتی توشبوون بە حاڵەتێکی توندی ڕەبۆ و لە ناکاویش لە ئینگلیزی پێوترێ ئەسما ئەتاک کەسانی دەوروبەری نەخۆشەکە ئەبێ چی بکەن بەڵێ خۆی ئەوە ئەو حاڵەتانە کە توش دەبن ئەو نەخۆشانە زۆربەی ئەو نەخۆشانە توش دەبن کە دەرمانی بە ڕێکوپێکی بەکار ناینن بەڵام ئەگەرات و ئەو حاڵەتە توش بوو یەکەم شت ئەوەیە کە لەو با بڵێن فاکتەرە دەرەکیانە دوورکەوێتەوە کە ڕەبوو زیاد دەکات وەکو لە بیدایە باسمان کرد تەپ و تۆز دووکاڵ بوونی بە قووات مواد کیمیاوی با بڵێن دەرمانی ئازار شکێن وەرزشێکی بە قووات ئەوانەی کە ئەو حاڵەتیان لە بۆ دەینی ئەگەر هاتوو ئەو لەو با بڵێن لەو ژینگەیە هاتە دەرێ و ئەوانە دوورکەتەوە هەر بەردەوام بۆ حاڵەتە
ئەوە دەتوانێت ئەو دەرمانانی کە هەیتی زیاتر بەکاربیێنی مەسەلەن ئەمە بۆ نمونە بەخاخ پیان دەڵێن ڕۆژی 2 جار بەکاربیێنە یا مەسەن ڕۆژی جارێک بەکاربیێنە ئەوە لەو حاڵەتی کە توش دەبی دەتوانێت زیاتر بەکاربیێنی دەتوانێت 4 جار 5 جار یان دەتوانێت هەر نیو سەعات جارێک بەخاخێک لێ بدا ئەگەر هاتوو هەتاوەکو 5-6 جار بەخاخی بەکارهینا نەخۆشەکە هەر حاڵەتەکەی بەرەو خراپی چوو ئەوە دەبی سەردانی بەشی فریاکەوتنەکان بکە هەندێک دەرمان هەیە تایبەتە بەو حاڵەتەی دەبی بدرێتێ. زۆر چاکە کاک دکتۆر حساسیەتەکان ئەبنە هۆی توشبوون بەڕابۆ بەخۆی ڕەبوو لە بیدایە باسمان کرد وتمان هەستیاری بۆڕی هەناسە یاخود ڕێڕەوی هەناسەیە بە فاکتەرە دەرەچەکان کە باسمان کرد حساسێ وشەی حساسێ هەموو حساسیەکان ئەو مەبدەئەیە کەوا نەخۆشەکە هەستیارە بە هەندێک فاکتەری دەرەچی کە ئینسانی ئاسایی مرۆڤی ئاسایی هەستیار نییە بەوانە مەسەن بۆ نمونە پێست ئێستا دەڵێن ئەو حساسی پێستی هەیە حساسی پێست چییە؟ یعنی مەسەن بۆ نمونە مادەی پلاستیک بە پێست دەکەوی بۆ ماوەیەک ڕاستن تووشی ئێکزیمات دەکات دەستەوانە لە دەستەکەی بزەبێت ئەوە چییە؟ ئەمە مەسەن سابونێکی بۆنداری زۆر بەکاردێن یا موادێکی لێ دەدەی تووشی هەستیاری دەبی ئەو هەستیاریە نەفس مەبدەعکەوە ئینسانی ئاسایی هەستیار نییە بۆ مادەیە بەڵام ئەتوو هەستیاری بەو مادەیە ئەوجە هەستیاری لە هەر جەیەکەبی لە چاوبی لە کەپوبی لە قوڕکبی لە پێستبی لە هەر جێگەبی ڕەبوش عینی نەفس مەبدەئی هەستیاریە بەڵام هەستیارەکەی ڕەبوو چییە؟ لە ڕێڕەوی هەناسەیە ڕێڕەوی هەناسەوەکو پێست نییە بخورێ ڕێڕەوی هەناسە هەستیاری ڕێڕەوی هەناسە بە کۆخە خۆی پیشان دەدا بە هەناسە تەنگی خۆی پیشان دەدا بە سنگێشە خۆی پیشان دەدا عەفۆن بەس ئەوەی یان چییە؟ یعنی نێوانیان چییە؟ یعنی با بڵێن ڕەبتی نێوانیان چییە؟ ئەوانەی کە هەستیاری هەیە ئەوانە ڕەبوو لەوانە زیاترە لە خەڵکی ئاسایی مەسەن ئەوی هەستیاری پێستی هەیە هەستیاری چاوی هەیە هەستیاری گەروی هەیە هەستیاری کەپوی هەیە ئەوانە زیاتر تووشی ڕەبوو دەبن لە ئینسانی ئاسایی. زۆر چاکە کاک دکتۆر ئەگەر بمانەوێ ڕێنماییەکانمان لە چەند خاڵێکە کورت بکەینەوە چیتان هەیە با بڵێن بۆ گوێگرانمان هەتاوەکو بیکەنە نەخشە ڕێگایەکی ژیانیان لە بابەتی ڕەبۆیە. بەڵێ بەخۆی بەس خاڵەکەیە پێشەوە ئەگەری زنەبی زۆر جار نەخۆش ئەو پرسیارە دەکات دەڵێت دکتۆرە من حساسی قەسەباتم هەیە یا ڕەبووم هەیە فەلەبەرەوە گوکو گوتمان کەلیمەی ڕەبوش هەر حساسەیە فەرق ناکە بەڵام نەخۆشی ئەمە نازانم لە چ فکرێکەوە ئەوە هاتیە کە باسی نەخۆشی ڕەبووی دەکەی دەترسێ نازانم ترسەکەی لە چیوە هاتیە ئەمە باسمان کرد کە نەخۆشی ڕەبوو زۆر ئەهوەنترە لە زەخت و لە شەکرە و لە نەخۆشی دڵ و لە زۆر نەخۆشە درێژخایەنەکان زۆر نەخۆشیێکی ئەهوەنە بە تایبەتی ئەگەر هات و ڕێنمایی دکتۆر جێبەجێ بکە و دەرمانەکان بەکاربێنی هیچ زۆر کەم یعنی لە هەزار نەخۆشەک نابتە هۆکاری مردن و پەکەوتنی نەخۆش مالعلم ڕۆژانە ئەمە دەیان نەخۆش تووشی مردن و تووشی پەکەوتن دەبن بەهۆی زەخت و شەکرە و نەخۆشی دڵەوە هیچ ترسێکی ناوێ نەخۆشیێکی زۆر ئاساییە ئەوانەی کە تایبەتی درێژخایەنە دەرمانی خۆی بخوا ژیانی ئاسایی خۆی دەکا و هیچ کێشەیەکی نابی ئەو خاڵی ئەوەی کە بەبڵین ڕێنمایی لە بۆ نەخۆش مهمترین شت ئەوەیە تەشخیسەکەی دەستنیشانەکەی ڕێکبی یعنی شرتنی ئەو نەخۆشە ڕەبووی هەبی فکەواتە یەکەم نقطە دەبی سەردانی دکتۆری پسپۆر بکات بۆ ئەو یەکلا بێتەوە ئایا ڕەبووی هەیە یان دووهەم خاڵ ئەوەیە کە بە هیچ شێوەیەک لە خۆیەوە دەرمان وەرنەگرێ و لە خۆیەوە واز لە دەرمانەکان بەڵێ سێم خاڵ ئەوەیە ئەگەر هاتوو نەخۆشەکە هەر کێشەیەکەلۆ دروست بوو لە کاتی بەکارهێنانی دەرمان ئەوە باشترە سەردانی دکتۆری سپۆر بکە و بەخۆی بڕیار نەدا خاڵی کۆتایی لە بۆ ئەو نەخۆشانە زۆر گرنگە ناو بەناو سەردان بکات یعنی مەسەلەن 3 مانگ جارێک 6 مانگ جارێک چونکە لەبەرەوەی دکتۆر بەتاکید سەردانی دکتۆر بکە لەبەر چی چونکە جاری وایە ئەو نەخۆشە باری ڕەبۆکەی با بڵێن تەغیری بەسەردادێ گۆڕانکاری بەسەردادێ ئەوجە حەسەب ئەو حاڵەتە ئەمە دەرمانەکان زیاد دەکەین دەرمانەکان کەم دەکەین فلەبەرەوە زۆر پێویستە ناو بەناو سەردان بکە و هەڵسەنگاندن لە بۆ حاڵەتەکەی بکرێت. زۆر چاکە کاک دکتۆر پێم خۆشە یەکێک لەو کەیسانەی کە زۆر سەرنجی ئێوەی ڕاکێشاوە لە کاتی دەستنیشانکردن یا خود چارەسەری پێدان لە نەخۆشی ڕەبۆیە پێم خۆشە ئەگەر باسی بکەن بۆمان. ئەوڵایی چ بڵێم نەخۆشی زۆرە ئەوانەیە بەس ئەوەی کە زۆر مەبلێن کاریگەروی نەخۆش هەبووە
فترێکی زۆر فەقیرە سەردانی زۆر دکتۆری کردی و ئەملا و لای کردیا کە دەست نیشانی نەکرایە کە ڕەبووی هەیە بە شتی دیکە چارەسەر کرایە بەداخەوەی دەرمانێکی زۆری وەرگرت بوو با بڵێن علاج با بڵێن پشکنینێکی زۆری لە بۆ کرابوو بەس الحەمدوللا ئەمە دەست نیشانمان کرد و بەیەک بەخاخی ئەلحەمدوللا نەخۆشەکە کۆنتترۆل و هیچ کێشەی نیە طبعا ژیانی هەموو لێ تێکدا بوو نەخەوی مابوو نەخواردنی مابوو یان نێدوانی ئیشی ڕۆژانەی خۆی بکە ئەوە وەکو حاڵەت یەکەم حاڵەتی دووهەم کە بە پێچەوانەکەی نەخۆشە بووە یەک علاگە دەرمانی بەخاخ و دەرزی و حەبی وەرگرتێ کە ئەوە نەخۆشی ڕەبووی هەیە بەڵام ئەلحەمدوللا کامە پشکنیمان لەبووی کرد دەرچوو کە ڕەبووی نییە بەڵکو حاڵەتێکی دیکەی هەیە کە نەخۆشیەکانی سنگ و هەناسە و چارەسەرمان لەبۆ کرد الحەمدوللا هیچ کێشەی نەما زۆر چاکەم دوا قسەتان بۆ بینەرانی ئەزیزی چارەخانە چییە؟ مەڵاس سوپاسی گوێگرتن و بینینیان دەکەین و هیوادارین بەردەوام بن و ئەو زانیارێن کە ئەمە لێرە پەخشی دەکەین بەتاکید ئەوەل و ئەخیر لە بۆ چارەخوازە بە خەڵکی بەگشتی هیوادارین کە ئەو ڤیددیوانەی دەبینن یا دەبیستن شێری بکەن بڵاوی بکەنەوە لە بۆ کەس و خزم و کەس و کاریان ئەوانەی ئەو نەخۆشییانیان هەیە بە تایبەتی بیبینن و زۆرترین کەس سوودی لێ ببینی و داواکاری لەخوای گەورە چارەسەری هەموو نەخۆشەکان بکات و هەموو دەرد و بەڵایەک لە چارەخوازان و بینەران و بیسەرانمان دوور بخاتەوە. زۆر سپاس کاک دکتۆر دووبارە زۆر بەخێر بن بۆ چارەخانە ئەوەتانتان کردەوە. سپاس بۆ ئێوەش. سەلامەت بن. تەندروست بن.